ڕەوشە و لێر بە تایبەتی پەرلەمانتاران و وەزیرەکانی بزوونەوەی گۆڕان لەو شارە بێستون فایق پەرلەمانتاری بزوونەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان ئێستا لە هەولێرەوە لەرەی تێلەفۆنەوە لەگەڵمانە. کاک بێستون ئەم کاتەو باش لە ئێستادا ڕەوشی ئێوە وەکو پەرلەمانتاران و وەزیرەکان بەرپرسەکانی گۆڕان لە شاری هەولێر چۆنە؟ ئەم کاتە ئێوە بینەرانی بەڕێزیش باش ئێمە بەشێک لە پەرلەمانتارانمان لەگەڵ وەزیرەکان بە شاری هەولێرین بۆ خۆتان ئەزانن سەرڕێواری ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان لە بەڕێوەریشی عدوانی تونکی نابەرپرسکارانەدا بە پێگەڕانەوە پرەنسیپە تەشریعی و پرەنسیپە قانونی و ئوسوڵەکانی دەوڵەتداری لە هەرێمی کوردستان زۆر نابەرپرسانانە و زۆر بە شفرزەیی و بە تەشەنووزێکی زۆرەوە سەرکێشی ئەوە دەکات لە هەرێمی کوردستان کە بە وەزیری لایەنێکی گرنگی سیاسی خاوەنی دووەم قەوارەی دەنگە لە هەرێمی کوردستانە دەڵێ وەزیرەکان بچنەوە ماڵەوە بۆیان نییە لە وەزارەتەکانیان داوام بکەن. ئەمە سەرەتای ئەو زەنگە مەترسیدارەیە کە هەمیشە ئیڵێنەوە و کەسمان تەمەنای ناخوازین. ئەمە سەرەتای گەڕانەوەیە بۆ هەنگاوەکانی 10 ساڵی ڕابردوو دیاریکردنی سنووری دوو ئیدارەیی هەر کەسێک بەڕای من بەڵێ کاک بێستۆن ئایا ئێوە وەکو وەزیرەکان و پەرلەمانتارانی گۆڕان پابەندی ئەو بڕیارەی پارتیە بن؟ نەخێر بە هیچ شێوەیە. کاک هەکارمێن عەزیز جەناب و بینەرانی بەڕێز بکەم پەرلەمانی کوردستان پەرلەمانتارەکانی پەرلەمانی کوردستان ئەمانەش فەرقێکی خەڵکی کوردستانیان هەیە. تەنها خەڵکی کوردستان دەتوانێت شەرعیەت لە پەرلەمانتارەکان وەرگرێت. پەرلەمانی کوردستان عەقدێکی لەگەڵ دەنگدەرەکانی هەیە بۆ 4 ساڵ، وەزیرەکانیش عەقدێکیان لەگەڵ پەرلەمان هەیە کە نوێنەری خەڵکن بۆ 4 ساڵ. تا ئەو مدە زەمەنیە تەواو نەبێ کەس ناتوانێت شەرعیەت لەمانە وەربگرێتەوە جگە لەو شوێنە قانونیانەی کە قانون خۆی بۆی داناوە لێگەڕێت فعالن یان فعالین چالاکن ناچالاکن ئیشان کردووە یان نایکەن پێیان دەکرێت یان ناکرێت ئەم بابەتێکی ترە. بەڵام مەسەلەی شەرعیەت وەرگرتنەوە لە پەرلەمان، مەسەلەی شەرعیەت وەرگرتنەوە لە پەرلەمانتار، مەسەلەی ناردنە ماڵەوەی وەزیر، ئەمە بابەتێکی قانونی هیچ حزبێکی سیاسی هیچ تاقلێکی ناو حزبێکی سیاسی ناتوانێت بۆ مجازەفەیە ناتوانێت بەو سەرکێشیە بیکا و دەستی بۆ بەرێت. بەڵام ئەگەر ڕێگیری لە ئێوە کرا هەڵویستی ئێوە چییە بێ؟ وەکوتم پەرلەمانی کوردستان پەرلەمانتارەکان هەڵبژێردراون کارەکانیان قانون ڕێکی خستووە، کارەکانی وەزیرەکانیش قانون ڕێکی خستووە، بۆیە هیچ هێرکێک نابێت جورئەتیەوە بکات دەست بۆ ڕێگریکردن لە پەرلەمان و لە وەزیرەکان. بەڵێ خۆ ئەگەر بڕیار وایە پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت حکوومەت هەڵبۆشێنێتەوە ڕێگەی تر هەیە، هەریقەی تر هەیە، بەڵام ڕێگرتن لە وەزیرەکانی ئێمە بۆ دەوامەکانیان ئەمە مخالفەی هەموو مەبادیئە قانونی و کارەکانی حکومداری و پەرلەمانی و ئەوەیە. سەرباری ئەوەش سەرکێشیەکە مجازەفەیەکە بە هەموو ئەزمونەوە دەکرێت کە پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە ماوەیە کە هەنگاو بە هەنگاو دەستی بۆ بردووە و دەیەوێت هەموو ئەزمونەکەی هەرێمی کوردستان بگەڕێنێتەوە بۆ 10 ساڵ ڕابردوو. بەڵێ بێستون فایق پەرلەمانتاری گۆڕان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاس بەڕێزان. بەڵێ بەڕێزان بزیاتر قسەکردن لەسەر